بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم با شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ناوەندەوە لە هەولێر باسی ڕۆژتان پێشکەشەکەم بۆ ئەم تەوەرە میوانداری جەنابی دکتۆر دیندار زێباری بەرپرسی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانم کردووە مەبەستمە لەگەڵ دکتۆر قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەین لەو تەوەرانەی کە مەبەستمانە وەڵامی دکتۆری بۆ وەربگرینەوە و بێگومان بە نسبەت بینەری کوردی شەوە گرنگە قسەکردنە لەسەر هەڵسەنگاندنی جیهان لەم ڕۆدا بۆ داعش و وەکو باسەکرێ لە ئێستادا داعش بە شێوەیەک لە شێوەکان وردە لە عێراق دوورەخرێتەوە و دەرئەکرێت و تێکەشکێنرێت ینی ئەوەی جێگەیان بۆ پێگەیان بۆ وەکو مووسڵ وردە وترێت چەند گەڕەکێکی سەرەکی شارەکەیان بەدەستەوە ماوە و وردە تێکەشکێنرێن مەبەستمە قسە لەسەرەوە بکەین سیاسەتی نێودەوڵەتی وڵاتانی زلهێز کۆمەلگەی نێودەوڵەتی چ پلانێکی هەیە بە چ سیاسەتێک بە چ دنیابینیەک ئەڕوانێتە قۆناغی دوای داعش پۆست داعش با بڵین و مەبەستمە قسە لەسەر پێگەی هەرێم بکەین قسە لەسەرەوە هەیە هەرێمی کوردستان لە ڕێگەی پەیوەندیەکانی دەرەوەی خۆی بە شێوەیەک لە شێوەکان پێگەیەک جێپەی خۆی لەسەر ئاستی گیان قایم کردبوو بەڵام ئەوەی جێپەی هەرێمی کوردستانی زیاتر قایم کرد ئەوترێت بە شێوەیەک لە شێوەکان ڕاستە هاتنی داعش سلبیاتی زۆر بووە بەڵام یەکێک لە خاڵە ئیجابیەکانی ئەوەیە بۆ دنیای سلمان کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێک کاتوانێت لەسەر پێی خۆی بۆستێت و بە پاڵپشتی هێزی پێشمەرگی کوردستان بێگومان تەوەری دیکەشمانەیە سەبارەت بە ڕێفراندۆم لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و چەند تەوەرێکی تر من زیاتر ناڵم لە پێشەکێکە دکتۆر دیندار زێباری بەرپرسی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەخێر بن هەر بژین ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم داعش لە قۆناغێک لە قۆناغەکانە مەترسیەکی گەورە بوو بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق بۆ ناوچەکە بۆ جیهان بەڵام ئێستا قسەیەک لەسەر ئەوە هەیە تەنها هێز کە توانیوێتی لەسەر ئەرزی واقع بەرنگاری ئەم هێزە تند و بڵین بێڕەحمە ببێتەوە هێزی پێشمەرگی کوردستان بۆ جاری ئەمەوێ بزانم ینی تەخمین و هەڵسەنگاندنی نێودەوڵەتی بۆ دۆخی داعش لە ئێستادا چۆنە پاشان پرسیارەکانی تر بڵێ سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ئێوەی بەڕێز دیارە داعش ئێستا نوێنەراتی هێزی تندرا و ئێرهاب ترۆر بەگشتی لە دنیا بەمە ناسراوە و کە باسی داعشیش دەکەین ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە داعش گرێدراو نییە بە سنووری عێراق بە سنووری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لەوەش زۆر گەورەتر و معقەتتر و فراوانتر بووە کە باسی داعشیش دەکەین ئەبێ بیر لە چەند لایەنێکی گرنگ بکرێت ئەویش ڕووی سیاسیە ڕووی ئەمنیە ڕووی ماملەکردنە لەگەڵ بارودۆخی مرۆویک پاش داعش و لە میانەی شەڕی داعشیشدا و لە هەمووان گرنگتریش پاش داعشە ئەمڕۆ هەرێمی کوردستان لایەنێک یانک و فاکتەرێکی گرنگە پێگایەکی زۆر فەرمی و ئەرێنی هەبووە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ بەرامبەربوونەوەی ئەم هێزە ترۆریستە کە پێدەگوترێت داعش ئەمە وەکو باست کرد لە بەداەتی شەوە ڕاستە مەترسی گەورە هەبوو لەسەر هەرێمی کوردستان شەهیدێکێک جار زۆرمان داوە و بریندارێکی جار زۆرمان داوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوە دەستکەوتێکی زۆریشمان هەیە ئەویش ئەوەیە کە دۆخی کوردستان و ڕەوشی هەرێمی کوردستان زۆر بەراو قۆناغێکی گەورەتری برد قۆناغی دانپێدانی دەولی بۆ ئەم هەرێمە بۆ دەستکەوتەکانی هەرێمە پرۆسەی حکومڕانی لە هەرێم ئێمە لە ساڵەکانی 1990 تا 2003 لە پرۆسایەکدا بووین پرۆسەی مانەوەی حکمی کوردی دەسەڵاتی کوردستانی ململانی لە پێناومانەوەدا لە مێنانمانەوەدا کە پێدەگوترێت سوڤایف ئەوی دوام پاش 2003 بەدواوە ئێمە لە پرۆسایەکی تردا بەشدار بووین لەگەڵ عێراق ئەویش بەشداری لە دەسەڵاتێکی فەرمی عێراق ڕاستە فدرالیزمان هەبوو نەنوات دووەوە نادان پێدانێکی ناوخۆی بەڵام لەسەر ئاستی عێراق پاش 2003 دان پێدانەکە بوو بە عێراقیش لە پاش شەڕی داعش 2014 بەدواوە ئێمە کەوتینە قۆناغێکی تری گرنگ ئەویش دان پێدانی نێودەوڵەتی بە ڕۆلی سەربازی هەرێم بە ڕەوشی حکومڕانی لە هەرێم لەسەر ئاستی حکومڕانی ئەوی سێمیش حەوانەوەی زمارەیەکی زۆر کە ئەویش لانی مرۆیی
بەتایبەتی UN و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئاستی یاساوی مرۆڤیش ئەمانە بە تەسەوری من پێگەی هەرێمی زۆر بۆ قۆناغێکی تازەی بردە پێش. دکتۆر ئێمە گەشتوینەتە قۆناغێک بتوانین باس لە قۆناغی پاش داعش بکەین. بەڵێ وا بزانم زۆربەی ئەوانەی کە نەقدیان انتقاداتیان هەبووە دژی هەڵوێستی حتا تەحالفی دەولی هەوپەیمانی دەولی بوونە لە کاتی شەڕی دژی عێراق کە ڕژێمی بەعس ڕووخا و حتا لە شەڕی دژی داعشیش تا حدێک تەحەفوزیان هەبووە ئەویش بابەتێکە کە زۆرجار رووسیا لە دژی ڕاوەستا ئەویش ئەوەیە کە دەبێت پلانی پاش شەڕەکەش وازەح بێت لە شەڕی داعش شەڕێک بووە کە ناکاو بووە و پلان بوونە داڕێژرا بووە بەرەنگاربوونەوەی هەرێم دژیان شەڕا و هاتنی تەحالفی دەولی بە قیادەی ئەمریکا دەستکەوتێکی گەورە بوو. ئێستا بەڵێ قۆناغی دانوستاندنە قۆناغی گفتوگووە بە ئەوەی پاش داعش ئەمەش لە دووسێ مەرحەلە دووسێ قۆناغدا یەکەمیان ئەوەیە هەرێمی کوردستان ئەو چارچێوەیەکی هەبووە پێش شەڕی ڕزگارکردنی ناوچەکانی کە لە دەستی داعشدا بووە ڕەوشی حکومڕانی لەم هەرێمە گرنگە پێگە و سومعەتی هەرێم گرنگە لە ڕۆی حکومڕانی ئەوی دوم ئەو ناوچانەی کە ڕزگار کراوە لە دەستی داعش ئەو ژمارە زۆری ئەو گوندانە و ئەو مەبەستمە ینی زۆر بە وردی لەسەرمە قسە بکەین بەڵام پێشەوەی لەسەرمە قسە بکەین یەکێک لە نیگەرانیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کاتی دەستکرا بە پرۆسەی ڕزگارکردن و ئازادکردنەوەی مووسڵ ئەوە بوتیان پلانی سەربازیەیە بەڵام پلانی سیاسی و اتفاقی سیاسی نییە لەسەر ئاستی جیهان بیر لەوە کراوەتەوە دوای داعش ئەم ناوچەیە چۆن داڕێژرێتەوە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی دابشکردنی هێزەوە تەنانەت لە ڕووی ئیدارەدانی ئەو ناوچانش بڵێ وابزم لەمەدا پرسیارەکە وازەحە بەڵام وەڵامەکە بە قەتعی نییە باش چونکە هەم تەحالفی نێودەوڵەتی هاوپەیمانی نێودەوڵەتی زۆر سەرقاڵی تا ئێستا شەڕەکە بەردەوامە بۆ نەمانی داعشە بەڵام پرۆسایەکی تر دەستی پێ کردووە پرۆسەی یارمەتی مرۆوی و هاوکاری و باسێک و گفتوگویەکی جدیشە دووبارە ئاوادانکردنەوەی ئەم ناوچانە وە گەڕانەوەی ئەو ئاوارانە کە دەبێت بگەڕێنەوە بەڵام لێرە مەبەستی ئێمە ئەوە نییە کە ڕووی مرۆوی و گەشە پێدان و ئابووری و ئاوادانکردنەوە مەبەستمان زیاتر لایانی سەرەکیە کە سیاسیە ئەوش حکومڕانی بەشداری سیاسی پاشەڕۆژی سیاسی ئەم ناوچانە بۆیە وەکو باسم کرد هەرێمی کوردستان پاشان ئەو ناوچانەی کە ڕزگار کراون و ئەوی سیامیش ئەو ناوچانە کە ئێستا بوو نمونە سنتەری شاری مووسڵە و شارەکانی ترە لەو شوێنانەش پاش داعشی بەسەری دێت خودی سنە لەگە شیعە بەرکەوتەکان لەگەڵ کەسانی دەرەوە هەبووە پلانێک هەیە یان دیسانەوە ئەم شارە هەر بە هەڕەمەکی مامەڵی لەگەڵا ئەکرێت چکات ئەو کەسانی لەو شارە بوون ئەوترێت لە ڕووی دەرونیەوە ئەبێت ینی دۆخیان ئاسایی بکرێتەوە تەنانەت ئەوترێت دیوارەکانی شارەکە بە هەر کوێ ئەچیت داعش شتێکی جێشتووە کە هەمیشە داعشت بیرە خاتەوە یعنی بیر لەمە کراوەتەوە یان هێشتا هێندە ئێوە ئاگدار بەڵێ ئەوی من ئاگادارم حقت لە ڕۆی خوێندنەوەی ئێمە بۆ هەڵوستی نێودەوڵەتی بە تایبەتی یوئێنە وڵاتانە ئەوەیە کە زۆر سەرقالی یارمەتی مرۆوینە و ئەو دووبارە ئاوادانکردنەوەیە بەڵام لەمەشدا پرۆسایەکی تری گەوریان دەست پێ کرد دانوستاندن لەگەڵ لایانی سنی حکومڕانی ئەو ناوچانە بە چ شێوەک دەبێت سنە ئێستا لە ژێر مەترسێکی زۆر گەورەدا ئازادکردنی ئەم ناوچانە زۆربەی ئەو ناوچانە حەشدی شعبی ڕزگاری کردووە ئایا سنەتە چ تۆڵەکردنەوە هەیە سنەتە چه حدێک دەتوانین لەگەڵ ئەم لایەنە سەردەری و تەعاملی هەبێت دوون ئێمە لە سەردانێک بناوچەی ئسکی مووسڵ لە زەرگەل زۆربەی هوزە عەرەبەکان کە دانیشتوین مەترسیەکی زۆر گەورەیان هەیە لە ڕزگارکردنی نەک تەنها شاری مووسڵمانەوەی ئەو هێزانە لە شاری مووسڵ بۆیە ئەمەش جوورە تەحەدایەکی ترە بۆ سنووری هەرێمی کوردستان لێرەدا لە ڕاستیدا ناتوانرێت وەبزەم کوتایی بە معادلە هاتووە کە لایانی سیاسی جودا بکرێتەوە لە لایانی مرۆوی و ئاوادانکردنەوە بۆیە پلانی داهاتوو بۆ بەڕێوەبردننی ئەم ناوچانە بە تەساوری من زۆر معقەدە لە ناوخۆدی عێراق بۆیە هەرێمی کوردستان سەرکرداتی سیاسی هەرێمی کوردستان کە باسی ئستیفتا دەکات لێرە بە زۆر ڕوون و وازەح بین ئستیفتا نەک تەنها بوو بابەتی دەوڵەت بوون ئستیفتا زۆر تەحەدامان لە پێشە کە دەتوانین ڕزگارمان بکات لەو تەحەدانە زۆر هاوکار دەبیت بۆ پرۆسەی یەکلاکردنەوەی سەرباسی ڕیفراندۆم ئەتوانێت جگەل لە ڕیفراندۆم خۆی کە لە ڕووی معنەویەوە گرنگیەکیە بۆ هەرێمی کوردستان بۆ هەنگاونان بەرەو سەر بەخۆی بەڵام ئێوە خۆت ئاماژەت بەوەدا لە ڕۆژانی ڕابردوویەوە سەردانی ئەو ناوچانەتان کردووە ینی هۆزە عەرەبەکانتان بینیوە لە ئاسکی مووسڵ و لەو منتیقانە
تێڕوانینیان چییە؟ ینی پێیان خۆشە هێزی پێشمەرگە لەوێ بیان پارێزیە پێیان خۆشە پێشمەرگە بمێنێتەوە قەت بیرکردنەوەیەک بەو جۆرە هەیە کە بە شێوێک لە شێوەکان پێیان خۆش بە حکوومەت هەرێمی کوردستان حکومیان بکات. بەڵێ ئەم هەوزانە حقت کە زۆربان هۆزی عەرەبی سنەنە لە زۆر باش بوون و منەسەدی مووسڵ یان کو ئەسکی مووسڵ یەک گوندیان تێک نەدراوە هەمووان ماونەوە لەو شوێنانە کە هەنا داوا کاریەکانیان زۆر وازەحم ئەوان دەیانەوێت لە پرۆسەی سیاسی لە ناوچەکانی خۆیان بەشدار بن پێشتریش هەبوونە لەگەڵ هەرێمی کوردستان لە بینی ساڵی 2003 تا 2014 زۆر سەرکەوتوش بە ئەو پرۆسەیە ئەوی دوام حەزەکەن کە لەلانی ئەمنیەوە بەشدار بن ئێستا لیواکی تایبەت باو هێوزانە دروست کراوە و زیاتر لە 2000 کەس مەش قوڕاهێنانیان پێکراوە و بابزان پرۆسەکەش بەردەوامە بوو زیاتر ئەوی سێم هاوکاری حکوومەتی هەرێم ئامادەن بۆ ئەوەی کە هەرچی لە دەستیان بێت بۆەوەی ئەم سەقامگیری و ئەم ئەمنیەتە پارێزراو بێت بەڵام کێشەی سەرەکی لێرەدا ئەوەیە کە پێکاتەکانی تر یێزیدیە شەبەکە کاکەیە تورکمانە بە تەسەوری من مەسیحیەکان ناکۆکی زۆر لە نێوان ئەو پێکاتانەش دەبێت بۆیە هێزێکی محاید بە تایبەتی هەرێمی کوردستان وەکو نەتەوە وەکو لانی سەرەکی حکومڕانی ئەوان باوەریەکی زۆریان پێیە کە تەنها هێزی هەرێمی کوردستان دەتوانێت بیان پارێزێت و لە خۆشگوزارانیدا بمینن و پێکەوە ژیانی برانی بیپارێزن ئەگەر نا بە تەسەوری ئەوان هاتنی حەشدی شعبی و حەشدی شعبی کە پێکاتە لە 6 فەسیل لە 6 جۆرە هێزی جاجیا مەترسیەکی یەکجار گەورەیە لەسەر ئەو هێزانە ینی ئەوان بەڕاشکاوی بە سەراحەت بە ئێوەیان وت کە پێیان خۆشە هێزی پێشمەرگە لەوێ بمێنێتەوە ئەوان حتا داوای ئەوەش دەکەن کە لە بووناوەندی شاری مووسڵیش زۆر لەو خەڵکە ناگەڕێتەوە ئەوانە ناگەڕێنەوە ئەگەر دڵنیانە بن هێزی پێشمەرگە لەو شارە نەبێت و حتا هێزی ئاسایش لە ناو سنتەری شاری مووسڵ. هەڵوێستی حکوومەتی عێراق چیە لەو بارەیەوە؟ حکوومەتی عێراق هەتوانم بڵێم کە بەداخەوە سەرۆکوەزیرانی عێراق ڕاستە ئۆپراسیۆنی مووسڵ وەکو دەستپێکی ئۆپراسیۆنەکە بە فەرمی کە ڕاگەیانڕاوە ڕوولی سەرەکی حکوومەتی عێراقە بەڵام بەداخەوە وەکو ئەی بینین لەم ئەخیرەوە زیاتر حەشدی شعبی لە زۆر لەو ناوچانە حتا هیومەن ڕایتس واچیش پێش هەفتەیەک لە دژی حەشدی شعبی بەیاننامەی هەبووە سەردەریان لەگەڵ ڕاگیراوەکان لەگەڵ ڕاوارەکان بە تەسەوری من خودی حکوومەتی حەیدەر عەبادی جوورە نیگەرانیەکیش تێدا هەیە لە هەڵوێستی حەشدی شعبی و لەو دەرەنجامانە کە متەئەسفانە ئەی بینین ڕۆئداد و دەستی پێکردووە. باشە دکتۆر دیندار زۆر جار کە باسی ڕیفراندۆمەکرێت ئەوەی پرسیارە بەنسبەت چاودێرانەوە تەنانەت بەنسبەت خەڵکە ئامەکەی هەرێمی کوردستانیشەوە ئەوەیە ئایا ڕیفراندۆم لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەکرێت ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم مەبەستمە خۆتەزانی لە دوای 2014 و هاتنی داعش ئەو ناوچانە بە خوێنی هێزی پێشمەرگەی کوردستان ڕزگار کراون. دوایین زانیاری لەم بارەیەوە چییە؟ ڕیفراندۆم لەو ناوچانە شەکرێت؟ ئێمە وا ئەی بینین ئێستا لە کوردستان زۆر لە لایەنە سیاسیەکان کە باسی ڕەفراندۆم دەکەن گۆشتێکی تازەیە و ئەسڵەن پێش ئێستا هەر ئاگاشمان لێ نەبووە یان ئەو فکرار نەبووە. ڕەفراندۆم بەشێکی زۆر ئەتوانم بڵێم ئەسیلە لە بابەتی هاوکاری یوێن بۆ عێراق. ئۆفیسێکی تایبەتی یوێن لە عێراقە لە بەغدا و بەشێکیشی لە هەولێرە کە پێدا گوترێت ئۆفیسی پاڵپشتی هەڵبژاردن و ڕێفراندۆم. چونکە ئێمە ئەزانین حتا لە بریارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی 1540 بەدواوە کە لە ساڵی 2008ەوە دەستی پێکردەوە لە عێراقدا کە مادەی 140 جێبەجێ بکات پرۆسەی ڕێفراندۆم و وردی ئەنی کەلیمەی ڕێفراندۆم لە جێگیر کراوە لەو ئۆفیسانەی یوێن کە لە عێراقدا هەن و لە هەرێمی کوردستاندا هەن. بۆیە ڕەفراندۆم بۆ دەستور دەکرێت ڕەفراندۆم بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە دەکرێت ڕەفراندۆم بۆ مافی سارەنووس دەست پێ دەکات ڕەفراندۆم بۆ ئیدارەی لە مەرکەزی دەبێ هەبێت ئەمانە هەموو پرۆسی ڕەفراندۆمە بۆ شتێکی تازە نییە و جەریمەیەک نییە کە باسی ڕەفراندۆم بکەین. کەواتە ڕەفراندۆم لە هەرێمی کوردستان باوە پرسیارە بکەم پاڵپشتی یوئێنیە بێ؟ بە تاکید پاڵپشتی دەبێت چونکە یوێن گاونراوە دکتۆر یوئێن لە عێراق بۆ ئەوەی هاوکاری عێراق بکات بەگشتی مەبەستمان لێرە تەنها حکوومەتی عێراق نییە دەسەڵاتدارانی عێراقی لەو دەسەڵاتە حکوومەتی هەرێم هەیە حکوومەتی ئیتحادیە هەیە. ناکۆکی لە نێوان دوو حکوومەتە یوێن لە 2007ەوە دانی بەوە ناوە کە ناکۆکی سنووری هەیە. ناکۆکی سنووری دایمەن لە نێوان وڵاتاندا هەیە لە کەیسی عێراق و کوردستان بە تاکید ئەمە جێگیر کراوەکە لە هیچ وڵاتێکی تری دنیادا ناکۆکی نێو خودی وڵات نەبوویتە بابەتێکی یوێن بەڵام لێرە مادەی 140 لە شەرمشیخ کە ئەحدی دەولی لەگەڵ عێراقی مزاکرە لە ساڵی 2005 و لە مادەی 140 پشگیرێکی تەواوی یوئێنی هەیە بۆ یەکلاکردنەوەی بۆیە ئەستفتا ئەو ناوچانە دەگرێت و ئەو ناوچانە ناوچەکانن کە نەک تەنها ڕزگارک بووە
بابەتێکی تری گرنگمان لە پێش ئەویش تەحالفی دەولیە ئەو ناوچانەی کە ڕزگار کران بە پشگیری دەولی بووە بە پشگیری سەربازی دەولیش بووە و یخودی هەرێمیش بووە بۆیە دانپێدانێکی دەولی هەیە بۆ ئەو تەسحیاتانەوە بۆ ئەو هەوڵانە کە هەرێم دایتی بۆ سەقامگیری ناوچەکە پاشان ئەوەشمان لەبیر نەچێت ئەو ناوچانە کە ڕزگار کراون پێکاتەکانی جیاشمانە جگە لە کورد ئەمانە ئایا ڕازین بەو عێراقی ئێستا بەو حەشد شعبیە بەو فەسایلانە کە هەنە بەو ناکۆکیە کە هەیە و باو پارێزگانە بوو نمونە دیال سەلاح الدین و ئەمبار زیاتر لە ساڵێکە ڕزگار بوونە کەس ئامادە نییە بگەڕێتەوە لەبەر حەشدی شعبی لەبەر ئەوە وان نییە کە تەنها ئێمە سەرچاوەی کێشەبین لە عێراقدا بەڵعکس بە پێچەوەنەوە هەرێمی کوردستان بە ڕێگای استفتا بە ڕێگای ڕفراندم هاوکاریەکی سەرەکیش دەبێت بۆ پێکاتەکان لە عێراقدا باشە مەبەستمە و پرسیارم دووبارە بکەمەوە ئەمە بڕاوەتەوە لای حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەبێت لەگەڵ بەڕێوەچوونی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان لەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی ئیداری هەرێمیش بەڕێوە بچێت لە هەمان کاتە ئەمە بەتاکیت ئەمە تێگەشتنی ئێمەیە و هەموو لایەکیش وایە و ئەو ناوچانەی کە ئێستا هێزی پێشمەرگەی تێدایە حکوومەتی هەرێم نزیکەی 10 ملیۆن کەس ئێستا لەسەر هەرێمی کوردستان و دەوروبەری هەرێمی کوردستان بەڕێوەی دەبات ئەمانە بەرپرسیارەتی هەرێمن لە ڕووی ژیانیان لە ڕووی پاراستنیان استفتا و ڕێفراندوم کە دەکرێت ئەو ناوچانە بە تاکید دەگرێتەوە کە پێدەگوترێت جێگای ناکۆکی بن بەڵام ئەو ناوچانەی کە کوردستانین مادەی ١40 و ئەو سنوورە سەربازیە کە هەرێمی کوردستان هەیتیم ئەمانە هەر هەمووان دەگرێتەوە باش دکتۆر حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هەنگاوێکی ناوە بە ئاراستی قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ بەغدا بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم چونکە زۆر جارەوە دووبارە ئەکرێتەوە ئەوترێت ئەگەر ئۆکەی و ڕەزامەندی بەغدا وەربگیرێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی نەتەوەیە گرتوەکان و تەنانەت ڕەنگە وڵاتانی دیکەش پاڵپشتی لەسەر بەخۆی بکەن بەڵێ ئەنجامدانی استفتا ڕێفراندۆم هەنگاوێکی زۆر گرنگە بۆ پرۆسەی سیاسی هەرێم لە چارچێوەی عێراقدا و لە دەرەوەی عێراقشدا بۆیە ئەم استفتا کە دەکرێت ڕێفراندۆم کە دەکرێت بەڵگایەکی یاسایی بە قووەتی نێودوڵەتیە ئێمە ئەزمونێکی زۆر باشیشمان لەگەل UN هەیە ئێستا UN لەم مەرحەلە لەم قۆناغەدا ئۆفیسەکانی پاڵپشتی دەستوری و ڕێفراندۆمی لە هەرێمە ئەمە قۆناغێکی گرنگە تەواجودی دەولیمان هەیە تەواجودی سەربازی نێودوڵەتیشمان هەیە ئەویش کە دەڵێم سەربازی نێودوڵەتی بوو نمونە تەیموری شەرقی کە ڕێفراندۆم استفتایی کرد هێزی پاراستنی UN ئامادە بوو کە پیس کیپینگ فۆرسز بوون یعنی نەتەوەی گرتوەکە لێرە ئێمە بە دەهان وڵاتمان هەیە لە شەڕی دژە داعش لە هەولێر سەنتەری ئۆپراسیۆنی مشتەرەکە کە هەرێمی کوردستان دەپارێزن ئەمانە هیچ جیاوازیەکە نیە لەگەڵ پیس کیپینگ فۆرسسی کە هێزی نێونەدوڵەتی ئاشتی پارێزی UN بۆیە ئێمە گەرانتی ئەمنیمان لە پێشە ئەم ساڵ هەیە تەواجودیان هەیە ئەوی دوام گەرانتی پاڵپشتی دەولیمان هەیە چونکە هەرمووان کە ئۆفیسەکانی UN لە هەولێرن و دان بەوە دەنێن کە کورد ئەیوێت استفتا بکات گەلی کورد بەرەو استفتا ڕۆیشت و ڕێفراندۆم ئەندەرەنجامەکانی ئیعلان کران ڕاگەیاندرا ئەمانە ئەوان دەبێت راپۆرت بکەن کە راپۆرت دەکرێت و چاودێری دەکرێت و ئامادەویان هەیە ئەمانە نازم چ ڕێگایەکی تر هەیە بۆ ئەوەی دانپێدانی دەولی بۆ پرۆسەکە هەبێت بەڵێ دکتۆر دیندار ئاماژە بە وادەی کە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی پاراستنەوە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم ناوچەی ئەپارێزرێت باشوو بەڵێ پارێزراوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەتراف و دانپێدانانێکی نێودەوڵەتیمان هەیە ئاماژە بەوادرێت کە ئەو لوغمە سیاسیانەی لەسەر ڕێگەی سەربەخۆیی دانران هەر لە نان بڕاوکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئابلوقا ئابوووریەکان لەگەڵ هاتنی داعش ئەم لوغمانش لەسەر ڕێگەکە لابراون کەواتە یەکەم هەنگاوی دوای ڕفراندۆم یەکسەر هەنگاونانە بەرەو سەربەخۆیی تەسەوریمە ئەو پرۆسەیە حقەت پشگیریەکی ئەمنی دەولی هەیە ئێستا لە کوردستان پشگیریەکی سیاسیش هەیە ئەویش تەعامل و معاملەی نێودوڵەتیە لەگەڵ هەرێم ئەوی سێمیش حقەت پرۆسەی ڕێکخراوە نێودوڵەتی و UN لە هەرێمی کوردستان ئەویش دەتوانین فاکتەرێکی سەرەکی بێت بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان نەک تەنها سەقامگیری بخوان گرنگە بەڵام بۆ کۆمەلگای نێودوڵەتی لە حەوانەی ئەو ژمارە زۆرە و ئەو پێکاتەکان کە لە عێراقدا هەن. بەڵێ دکتۆر دوا پرسیارم گەر بکرێ بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم پێگەی هەرێمی کوردستان لە پێش هاتنی داعش و لە دوای لە ناوچوونی داعش لە ڕووی سەربازیەوە بە تاکید هەنگاوێکی زۆر گرنگی هاوێشتووە حەتفی نێودوڵەتی ئەمە دانپێدانێکی گرنگە لە بەڵگەکە نێودوڵەتیەکان و راپۆرتە نێودوڵەتیەکان لەسەر ئاستی ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی تا دەگاتە سنات و پنتاگۆن بەدەهان راپۆرت و بەدەهان ڕکۆردی نێودوڵەتی کە پشگیری و پاڵپشتی هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان ئەمە چەسپاوە
ئەوی سیامیش حقیقت شتێکی زۆر گرنگ کە ڕوویداوە ئەوی شەوەیە کە بەبێ هێزی کوردستان بەبێ سەرکردایەتی هەرێمی کوردستان داڕشتنی سیاسەتی پاش داعش سەرکەوتوو نابێت. دکتۆر دیندار جێباری بەرپرسی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە و بابینەرانت بەخشی. ماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیزم ناوبڕێکی کورت و لە تەوەری دووەم لەگەڵ جەنابی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە بینەکە. بەڵێ بینەرانی ئەزیز لە تەوەری دووەم دووبارە سڵاوتان لێبێت. تەوەری دووەم لەگەڵ جەنابی مامۆستا عەبدوستار مەجید وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە حکوومەتی هەرێمی کوردستان. مەبەستمە لەم تەوەرە زۆر بە کورتی بووەوەی کاتەکە استیغلالکەم بۆ قسەکانی مامۆستا قسە لەسەرەوەکەین کە کشتوکاڵ لە هەرێمی کوردستان ئەتوانێت چی بێت کە تا ئێستا نەیان هێشتووە ببێت یان نەبووە لە دوای ڕاپەڕینەوە ئەتوانێت ینی چ ڕۆڵێکی گرنگی دیکەی هەبێ. مەبەستمە قسە لەسەرەوە بکەم کە پلانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە 2017 چی بووە و چەندیان جێبەجێکرۆ تا چەندە سەرکەوتوو بوون بە شێوێک لە شێوەکان و بەستمە قسە لەسەرەوە بکەم کە زۆر جار خەمی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوەی داوا لە وەزارەتەکەی جەنابی وەزیری شەکەن کە گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدات ناڵێن با بەرهەمی دەرەوە نەیەت و بە شێوەیەکی خەتی هەر ڕێگەی لێ بگرن بێتە کوردستانەوە بەڵام ئەڵێن گرنگی زیاتر بە بەرهەمی خۆماڵی بدرێت وەکەوەی لە تەواوی وڵاتان هەیە گرنگی بە بەرهەمی خۆماڵی دەدرێت و بەرهەمی وڵاتانی دیکەش لە وڵاتانە حزوری هەیە و تەوەرێکی دیکەش مەبەستمە کە لەگەڵ مامۆستا گفتوگوی لەسەر بکەم ئەوەیە دەرچوانی بەشی کشتوکاڵ کە تا ئێستا لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوە لە کابینەکانی پێشووترە بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە لایەکی ئەوتۆیان لێ نەکرابێتەوە مەبەستمە بزانم پلانی وەزارەت و مامۆستا عەبدوستار مەجید چییە بۆ ئەم دەرچوانە. مامۆستا عەبدوستار مەجید وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو زۆر بەخێر بن. سەلام دیاخۆ سپاس بێوەی بن. ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئەوەی وەکو ڕاگەیاندن کارێک سەرنجی منی ڕاکێشا لە ماوەی ڕابردوودا وتبووتان لە کۆڕ و کۆبوونەوەی جیاواز کشتوکاڵ دەکەینە جێگرەوەی نەوت و گاز ئەمە چۆنەکەن؟ بەڵێ منای خۆی بەخشندە میهرەبان سەلام و ڕێزم بۆ هەموو لایەک بە تایبەتی بینەرانی خۆشەویستان دیارە ئەگەر بگەڕێمەوە بۆ مێژووی پێش ڕاپەڕین ڕژەمی بەعەس بە وێرانکردنی 4000 گوند و کوێرکردنەوەی سەرچاوەکانی ئاو کانیاوەکانی کوردستان و سووتاندنی وە لە ناوبردنی دارستان و باخەکانی هەرێمی کوردستان ڕاگواستنی گوندنیشتنەکان کە زۆر بەس کشتوکاڵەوە مەشغول بووە بۆ ئۆردوگاز ئەورومەلیەکان وە کردنیان بە فەرمانبەر و چەکداری ئەو کاتی ڕژێم. ئەمانە هەموو وای لێ کرد کە کشتوکاڵ لە کاتێکدا بە پێی سەرژمێری حکوومەتی عراقی خۆی ساڵی 1965 1960 کوردستان خەریکی کشتوکاڵ بووە. ئەو کات هەرێمی کوردستان یا کوردستان نەک هەر ئامادەکاری سەبەتەی خۆراک بوو بۆ هاوڵاتیانی عراق بۆ هاوڵاتیان دەوروبەری خۆشی ئامادەکاری سەبەتەی خۆراک بوو بۆ عراق بۆ ئێران بۆ تورکیا بۆ سووریا ینی هەندێک بەروبوومی ئەو کاتەی ینی ساڵانی هەشتاکان و پێش هەشتاکانیشی کوردستان هەناردەی وڵاتانی خەلیج کراوە. ئەمە کەواتە ئێمە ئەم کوردستانە دەکرێت کە جنابەت ئاماژەت پێکرد دەکرێت بکرێ بە سێکتەری یەکەم بۆ دروستکردنی ئابوورێکی بەهێز بۆ بژاندنەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. لە ڕابردوودا ئەو بنچینەیە بوونی هەبووە بەڵام تەمان دوای 1970 ئەمە نەما. ئەم خۆم بەڕاستی لە فیلمێکی دۆکومنتاری فۆتۆ بوو لە وڵاتی بەریتانیا لەلاند ڕیژیستەر تاپۆی بەڕێوەبەراتی تاپۆی بەریتانیا بینیم ساڵانی پێش 1970 کوردستان یەک پارچە سەوزایی بووە. 1970 بەدواوە سەوزایی نەماوە. نەوەتەکان بەدواوە ینی کەمێک سەوزایی هەیە. فعلەن ینی تعبیری لە واقعەکەی کوردستان کردووە. ئێمە بەڵێ دەتوانین بەپێی ئەمە کە کوردستان خاکەکەی زۆر بە پیت و بەرەکەتە. ئەو ئاوێکی سازگار و باشمان هەیە سەرچاوی ئاوی باشمان هەیە و دەتوانین بڵێن چواروەرزی ساڵیشمان هەیە ینی بۆ بەرهەمە زۆرا زۆرەکان دەستێکی بەتواناشمان هەیە دەستی جوتیاری ڕەنجینمان هەیە لە هەرێمی کوردستان زوتیاری نمونەیمان هەیە توانشتی باش بەرهەم بێنێ.
ئەمانە وا دەکە کە بەڵێ ئێمە وڵاتێکی کشت و کاڵین دەکرێت ئەم وڵاتە بکرێتە ئەم وڵاتە بکرێتە وڵاتێکی کشت و کاڵی بەهێز و دیارە لەم کابینەیەدا سوپاس بۆ خۆیان ئەم قەنەعاتە دروست بووە ینی من دوای بە شێوەیەک لە شێوەکان زانیان ناتوانن بە تەواوەتی پشت بەنەوت ببەستن ناکرێت پشتی پێ بەسترێ بەڕاستی دەبێ بگەڕێنەوە بۆ ینی داهاتێک کە هەمیشەیی بێ کە هەمیشە سەوز بێ بەڵام داهاتی نەوز هەمیشە سەوز نیە بەڕاستی بەداخەوە ئێمە ینی وەک گوتراوە ینی هەموو هێلکەکانی خۆمان خستە بەرمیلەکانی نەوتەوە تەبان نەوتیش ئەمەی بەسەر هات وەک بوو بەمایە قوربەسەری و ماڵوێرانی بۆ هەرێمی کوردستان ئێمە لەم کابینەیەدا ینی بتوانین بڵێم دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان وەتا حیزبەکان ڕێکخراوەکانە کەمبینی من ڕاگان کارەکان سوپاس بۆ خوا سوپاس بۆ هەموو لایەکیش بەڕاستی کە هاوکار بوونە ڕایەکی گشتی دروست بە کە بەڵێ کشت و کاڵ دەکرێت بکرێت بە سێکتەری یەکەم و بەڕێز سەرۆکی حکومەت لەو ماوەش هەم لە ئەنجومەنی وەزیران چەند جارێک و لە ڕاگەاندنەکانیش ڕاگەاندووە کە بەڵێ ئێمە کشت و کاڵ سێکتەر دەکەین بە سێکتەری یەکەم گەشت و گوزارە پیشەسازیە بازرگانیە نەکرد تەنها نەوت ئێمە ناڵێن ئەمە سێکتەری تاکە سێکتەر بێ دەڵێن با سێکتەری یەکەمێ با سێکتەرێکی یەکەم بێ باشە مامۆستا ئەگەر باسیشی کەم ئەم دوو ساڵەی فەرموو کاگیادگەر هەردوو سێ ئەرقام فەرموو داتا بۆ هەموو لایەک باسکەم ئێمە لە دەست بەکاربوونی ئەم کابینەیە هەشتەم ئەم بەرهەمانەی کە گرنگن چەند زیادی کردووە بەڵێ قەیرانی دارایی کاریگەری خۆی هەبووە واقعەکە بەڵام هەر قەیرانی دارایی کاریگەری هەبووە ئەی باشە ساڵانی 90 قەیرانی دارایی نەبووە ئەی بۆ کشت و کاڵ پەرێنەسەندووە و گەشەی نەکردووە بۆ خاوەنی بەرهەمێکی خۆماڵی زۆر نەبووین نام پێم وایە حکومەت با بڵێم وەزارەتی کشت و کاڵ بە فەرمانبەرەکانی شەوە بەڕاستی بە هەموو لایەکەوە ئێمە هەوڵمان داوە دامەزراوەیەک بین ینی ئەم کەرتە بەرە پێش بەرین خۆی بۆمان دیکەین لە ناو قەیرانەکەی توانی وتانە جیاواز بن هەوڵمان داوە کارێک بکەین بەڕاستی خزمەتێک بە خەڵک و بە وڵاتی خۆمان بکەین دەبێ ئەمە خەڵک بیڵێ دەبێ بەندی خەڵکی پسپۆر دەبارە جیازیەکان بە تایبەتی کشت و کاڵ بیڵێ ئایا هەنگام نراوە پێشکەوتن بۆیان نەبووە من باسی ئەو کاران دەکەم کە کراوە مەسەڵەن بۆ نمونە ئێمە ینی بەروبوومەکانمان پێش 2000 ینی لە 2014 تا ئێستا گەنم پێش ئەو کات ئێمە سەدا 90مان دابین بۆ هەرێمی کوردستان واتە پێویستی خۆمانی پڕ نەکردوێتەوە گەنم باش بەڵام ئێستا ئێمە 181مان هەیە لە هەرێمی کوردستانی واتە ینی بە جیاوازی چەند بە جیاوازی 191 لەگە ڕابردوو لەگە ساڵی 2014 بەرە پێش گۆشتی مریشک 146 بوو ئەو کاتە ئێستا 167 کەواتە بە 121 زیادی کردووە گۆشتی سوور 173 بووە ئێستا 180 کەواتە 107 زیادی کردووە شیر 144 بە ئێستا 50 کە 107 زیادی کردووە سەوزە 163 بوو ئێستا 185 کەواتە 122 زیادی کردووە میوە 116 بوو ئێستا 101 زیادی کردووە گۆشتی ماسی 112 بوو ئێستا 126 کەواتە 114 زیادی کردووە ئێمە لە هەندێک بەرهەم ئێستا بە خوددامیکاری خۆبژێوی گەیشتن لە هەرێمی کوردستان یعنی ئێمە ینی هەندێک بەرهەمی ئێمە ئیکتیفای زیاتیمان کردو ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە پێشمان بە باوەڕدانیە ئەم ژمارانەی ئاماژەت پێدا هەمووی زیادی کردووە هەمووی بەرهەمی گرنگ و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانن ئەمە دڵخۆشکەرە کە زیادی کردو بەڵام ئێوە بازاڕێکتان بۆی دۆزیوەتەوە ئەمە یەکێک لە کێشەکانی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو ئەمەیە ئەو جناب باش بنی بابەتێکی گرنگی دوورژان خۆی بە بازارکردنی ینی دەتوانم بڵم لە بەرهەمهێنانەکەی گرنگتر و پێویسترە و حساسترە کە تۆ تەسویقت نەبێت بەرەمەکە چی لێک ناچار وا لێ دێک کە زووتر نەتوانێت ینی کشت و کاڵ بکە ئێستا بۆ زانیاریت ئەم ساڵ ڕێژەی چاندنی بەرهەم لای زووتر گەنم ڕێژەی چاندنی گەنم لای زووتران ئێمە ئەم ساڵ کەمی کردو بە ڕێژەی ڕەنگە 6 7 کاریگەری سەری ساڵانی ڕابردووە کە بەرەمەکانی وەرنەگرتووە تا ئێستا 2015 و 16 و 17 دیتە سەر بینی وەری نەگرتووە تەمان 2014 و لە هەمان کاتدا هەمووش لێ وەرنەگیراوە کەواتەمە کاریگەری هەبوو بەسەر ئەم سێکتەرەوە یەکێک لە کێشەکان فعلەن بە بازارکردن بە بازارکردن ئێمە چی بکەین ئێمە کۆزاتی کشت و کاڵ لەسەرمان پێویستە ڕێنمایی دروست و زانیاری دروست بە جوتیاران بدەین
و هەوڵی کاراکردنی سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی بدەین و ئەمە هەوڵ دەین ئێمە بەرهەمەکانیان لە کوردستان ساغکەینەوە ئەگەرنا هەناری دەرەوەیان بکەین باش لە کوردستان ساغ بکرێتەوە یا دەبێ هاوڵاتیان بیکڕن کە ئەرشێکی سەرشانی هاوڵاتیان زیاتەوەی کە خەڵک ڕوو لە بەرهەمی بێگانە بکە با بەرهەمی خۆماڵی بکرێتەوە با تۆزە ئی خۆشمان گرانتر بێ کاکە یادگار لە وڵاتانە من بینیمە زۆر جار باسم کردو من لە ئەڵمانیا ژیاوم 98 و 99 ینی بۆ نمونە ینی سێوێکی ئەلمانی لەوێ سێوێکی ئیتالی هەیە ئیسپانی هەیە سێوە ئیسپانی و ئیتالیەکە بە 1 یۆرەیە سێوە ئەلمانیەکە بە 2 یۆرەیە ینی هاوڵاتی ئەلمانی ئەمادەی هەیە سێو ئەلمانەکەی دەکرێت بەڵام ئیتالی و ئیسپانیەکەی ناکرێت بۆ دڵی کاکە بۆ پاری ئەلمانی بچێتە ژیرفانی کابراکی ئیتالی و کابراکی ئیسپانی ئەم بیرکردنەوەی لەلا چەسپاوە لای چەسپاوە تەمەەن بڵێ ینی یۆرەیەک زەرەر دەکات بە حسابی جیرفان بەڵام نە هەر لە وڵاتی خۆی دەمێنێتەوە ئێمە جارێ ئەمەمان ماوە بەڵێ قەیرانی داراییە خەڵک بە داشتی هەرزاندا دەگەڕێ بەڵام ئەمەش بابزین ئەگەر بەرهەمی خۆمان ساغ نەبێتەوە لە ئەنجامدا ئێمە بەرهەمی خۆماڵیمان نابێ و وەک دوێنێکە کە تەماتە ڕۆی بۆ 2500 دینار کە هیچ گوناحی تێدا نەبوو کە خەڵک دەیگوت کاکە وەزیری کشتکار بازدانە هەر باسە دانرا بۆ کاتەی باشە باز 250 دینارە بۆ 2500 دینار ئەی باش ئێستا کە هەرزان بوو ئێمە هەرزانمان کردو کاکە نە ئێستا ئەم هەرزانم کردووە نەو کاتەش ئەم گرانم کردبوو خۆی ئەم قەزیانە دەبێت بە هەموو لایەک دەکرێت ئەم سێکتەرە بە هەموو لایەک بەهێز دەکرێت بە هاوڵاتی بەهێز دەکرێت دەبێت وەزارەتی ناوخۆ لەگەڵ بێت دەبێت وەزارەتی باشە پلانی ئێوە چییە بۆ ئەو بە بازارکردنە واوکاریکردنی جوتیاران چکە وتت ئەم ساڵ بە شێوەیەک لە شێوەکان گەرکەمیش بێ ساردبوونەوەیەک بەدی کراوە چی ئەکەن بۆ ئەوەی ڕەنجی ئێوەش بێبەر نەبێت وەکو کوردەواری ئەڵێت ئەمەشەکانتان ینی تەکمیلە بێت ئەمن ئەو زانێ ڕاستکەم ئەمە لە گەنم بەدی کراوە بەڵام لە بەرهەمەکانی تر من قەناعەتم وایە زیاد دەکا چکە ئەندازەیەک سابۆتە ئێمە چەند ڕێگاکمان لە پێشە یەکەم لە ناو خۆتەبان ئێمە هەوڵماندا سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵیمان بەکارهێناوە کە بازمان داناوە کە وەزمشی لە قسەکانی جنابەوە بەر ئێستا یەکەم مادەما بێ بازمان داناوە لەسەر بەرهەمی هاوردە لە کاتی پێگەشتنی بەرهەمی خۆماڵی بۆی کە بەرهەمی خۆماڵی ساغ بێتەوە ئەمە یەک ینی لەو کاتەیە بەرهەمی دەرەکی گرانترە بێ لە بەرهەمی ناوخۆ گرانتر دەبێ و بازاری نابێ بازاری کەم دەبێتەوە لێرە یا نایهێنن یا گەبشێ گرانە و هاوڵاتی بەرهەمی خۆماڵی خۆمان دەکرێتەوە کواڵیتیەکەشی باشترە وم با دڵنیاتان کەمەوەتەمە هەمیشە ینی ناڵم دیفاع لە بەرهەمی خۆماڵی ناکەم بەرهەمی خراپ هەمیشە بەرهەمی خۆماڵی تەندروسترە پاکترە بەتامتریشە و ینی دەتوانم بڵێم لە هەموو ڕێکەوە باشتر بڕوا بکەن ینی بەس بۆکو باسم کرد لەوانەیە ئەندازەیەک ئێمە گرانتر بێ بۆ چکە تێچوو زیاترە بەڵام ئەمەش با بڵێم ینی جوتیارەکان هەموو با ئاگادار بن ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە دیفاع لە بەرهەمێکی خراپی خۆمان دەکەین ئەگەر خراپیش بێ باگران بێ و بەڵام هەر ساغ بێتەوە نا بە دوو مەرج ئێمە ئەم ئەساسی ئێمە دیفاعی دەکا یەک بەرهەمەکە باش و تەندروست بێ دوو بە شێوەیەک گران نەبێت کە هاوڵاتی پێی نەکردرێ بەڵێ هەر کاتێک وای هەت ئێمە ئەو سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی کە بازدانانە یا قەدەغەکردن لە هێندێک کات ئەگە بازەکە کاریگەری نەبێ ئێمە ئەمەلا دەبین ئەمە ڕێگای دووەم ئێمە حەقەتەن عێراق بازارێکی باشە بۆ ساختنی بەرهەمەکانی خۆماڵی ئێمە اتفاقێکی باشمان لەگەڵ وەزیری کشتتوکاڵی عێراق کردووە کە بەرهەمی ئێمە مادام شەهادەی منشەئی ئێمەی پێوەیە لە عێراق قبول دەکرێت بەبێ باز و ڕسومات ناوان باز وەردەگرن ئەمە سیستەمی بازیێندا ناوەتەبان و حەقەتەن چاویشان لە ئێمە کردوە بەرهەمی کشتتوکاڵی ئەوان قەت بازیێتە نەبووە ئەمە دانێ و ئەوش خۆیان ینی لە وڵاتی خۆیان لە عێراق بە خود دابین کاری بگەن لە بەرهەمانێک کە پێویستیان بێتی بۆ هاوڵاتیانی خۆیان ڕێگای سێم ئەوەیە کە ئێمە کەرتی پیشەسازی کارا بکرێ واتە ئێمە بین کارگەی لە قوتونان لە هەرێمی کوردستاندا بمەزێنرێ ئەو بەرهەمەی خۆمان کە ساغ نابێتەوە لە بەڕاددانرا یا هەر ساغ نەبووتەبەن یەکسەر ببرێتە ئەو کارگانەی کە تعلیب بکرێن و لە قوتوب بنێتەبان لە وڵاتە هەموو کاگیادێت ئین تەنها تاکە ڕێگەوەنی هاوڵاتی بکڕێ ڕێگایش ترمانەوەی تەبان بە بازارکردنی لە دەرەوە ئەوەش ئەرچی وەزارەتی بازرگانیە هەماهەنگیتانەیە هەماهەنگیمان زۆر باشە بەڵام بەداخەوە بەرهەمی ئێمە تێچوی زۆرە زۆر بە زەحمەت هێندێک بەرهەم نەبێت کە ساڵی پار هەنادی دەرەوەکرا تێچووەکە ئەگەڕێتەوە بۆ بە شێوەیەک لە شێوەکان ڕاهاتن بە شێوازە تەقلیدیەکەی جوتیاری زۆرە فەلاحەتیان هەر وایە تێچووکاری زۆرە مەسەن شێوە کلاسیکەکەی کۆن
تەسیری هەیە مەسرفی زۆرە ئێستا بۆ نمونە گەنم ئێستا جیاواز لە ساڵان ئەم ڕەشاتێک کە هەیە کارئاسانی زۆری کردووە هەمیشە ئاو دەدرێت پێویست زۆر پەشی نەکردو لەسەر ئاوی باران دوو گەنمی بنەتۆ هەیە مەسن کە ئێمە هێناومانە بە تایبەتی ئەدەنە جیهان 99 تورکی کە ئەمە بڕیاری ینی جاری وهە یەک بە هەفتا بووە یەک بە 50 یەک بە چلا کە زۆر زۆر گەنمی خۆمان ساڵانی ڕابردوو یەک بە 12 و یەک بە 13 و یەک بە 20 بە زۆری کرد بێ بڕیاری یەک بە 15 و 12 ئەوانە بووە ئەمە ژوای کردو بەڕاستی کە دیسانە کە هەنگاوێکی زۆرە تەبان یعنی قازانجی باشی دەکاوە و کاتەی تێچووی کەم دەبێتەوە ئەمە کاریگەری خۆی هەیە بەڕاستی یعنی واتە تەکنۆلۆژیای نوێ بۆ کشت و کارکردن کاریگەری هەیە بۆ تێچوو کەم ڕۆڵتان نەبوو لە دابینکردنی و تەکنۆلۆژیا نوێ بۆ جوتیاران ئەوەیە یادگار ببوورە ینی بەڕاستی ئێمە داعمانی بۆ جوتیاری خۆمان باسی واک نیمانە ڕێک پرسیارەکەی منیشەوە بوو کە لە سەخاڵی سێم وڵام بەداخەوە ینی بودجەی پاڵپشتی کشت و کاڵی ساڵ بە ساڵ کەمی کردووە کاکە یعنی چۆن مەسن هاوکاری کەواتەم حکوومەتە چۆن ئەنگاوانیە بەوەی کە بەغاز و لەو نەبەستی و کشت بە کشت و کاڵ بەستێکە پشگیریتان نەکا ئومێد دەکەم کە ئەو قەنەعەتێکە هەیە ئومێد دەکەم کە ینی بە هەنگاوی کردەی بەڕاستی بیسەلمێن کە ئێمە دەمانەوێت کشت و کاڵ بکەین بە سێکتەری یەکەم بیکەین بە سێکتەری بۆ بژانوێک ژێرخانی ئابووری کوردستان ئێمە لە ساڵی 2014 65 میلیارد ئیعاناتی زراعیمان هەبووە بودجە نەبووە پاڵپشتی کشت و کاڵی بێت 2015 کەم بۆتەوە بۆ 32 میلیارد 2016 بۆتە 90 میلیارد و نیم 2017 کە من باز دەکەم بەڕاستی بەداخەوەی کە دەمانە گریش پێ بدەین بۆتە 9 میلیارد هەستم بەڕاستی من لەگەڵ سەرۆکی حکوومەت دانیشتوم کە گوتمان ئێمە پێویستمان بە پاڵپشتی کشت و کاڵی 38 میلیارد دەبێ مەبدەین موافقی کرد ئومێد دەکەم کە ئێستا کتابەکەمان هەیە ئومێد دەکەم کە پێڕابگا کە موافقە بکرێ ئێمە ئەو پاڵپشتی کشت و کاڵی خۆمان جوتیارانی خۆمان پێت وایە ئەگەر موافقەتی ینی ئەوە ڕەزامەندی لەسەر دەرببڕێت ئەبێ بە پاڵپشتێکی باش بۆ جوتیاران مەبدەین موافقی کردو و دەبێتە پاڵپشتێکی زۆر گرنگ بۆ ینی کەرتی کشتوار و بۆ بەرهەممان و بۆ جوتیارانمان باش دەوترێت هەرێمی کوردستان خاوەنی 1,290,821 هێکتار زەوی شیاوی کشت و کاڵیە زەوی بە پیتی کشت و کاڵیە کە بەرامبەرە بە 34.9 لە سەدی کۆی ڕووبەری گشتی هەرێم یعنی ئەمە بیری لێ ئەەکەیتەوە ینی ژمارەیەکی خەیاڵیە حکوومەتی هەرێم ئەمەی لا بووە بە واقع کە گرنگی بات بە کەرتی کشت و کاڵ بۆەوەی لە قۆناغەکانی داات و لە ساڵانی 2020 تا 2022 هاوکاری حکوومەتی ئێرێم کە لەو قەیرانانەی کە تێکەوتووە و بە شێوەیەک لە شێوەکانیش پاڵپشتی بنەوت کەم بکرێتەوە ئەمن دڵنیام کەرتی کشتکا دەتوانێت ببێتە ینی پاڵپشت و دامەزراوەیەک بە شێوەیە کە دەتوانێت ینی داهاتی ناوخۆ زیاد بکە و ئابووری هەرێمی کوردستان ببژێنێتەوە و ژێرخانی ئابووری بەهێز بکە بەڵام ئەمە پێویستی وەکو باسم کرد یەکەم هەنگاو پێویستی بەچی هەیە پێویستی بە دابینکردنی بودجەیەکی شایستە هەیە بۆ کەرتی کشت و کاڵ وڵاتێک کە کشت و کاڵی بێ بۆ مەرجانەی کە من سەرتا باسم کرد دەڵێ کە وڵاتی کشت و کاڵی بێ بە پێی ستانداری عالەمی نابێت لە سەدا دەی بودجەی لە بودجەی گشتی بۆ تەرخان بکرێ نابێت کەمتر لە دەی بۆ تەرخان بکرێ ئێمە لە باشترین حاڵەتدا ئەم کەرتی کشت و کاڵەکە باسی دەکەین کە 2013 بۆ 1.8 بۆ دابین کراوە خۆ بەداخۆ ئەویش زۆر سودی لێ نەبینراوە دەچون ئەم ئەساسی پێویستی بە گۆڕانکاری گەورە هەیە پێویستی بە پاڵپشتی و هەنگاوی گەورە هەیە یعنی من ئەم سێکتەرە تەنها بە وەزیری کشت و کاڵ و بە وەزارەتی کشت و کاڵ بەرەو پێش و گەشە ناکە بەڕاستی پرۆسەیەکی بەردەوام بێت بۆ نمونە تۆ لە کابینەی داهاتووە بمێنیتەوە یان کەسێکی تریش بێت هەر بەردەوام بێت کاگەر ئەوە هیچ دەبێت مؤسسەیەک بێت کە هیچ پەیوەندی بە ئەشخاصەوە نەبێ ینی ئەمن بمێنم بڕۆم یەکەچکە بێ بەهێز بێ لاواز بێ ئەمە دەبێت نابێت کاریگەری بکە ئەم سێکتەرە پێویستی بۆ هەیە کە ینی هەموو لە هاوڕێ بێ و هاوڕابێ بۆی کە ئەم سێکتەرە بەهێز بێ بە سەرۆکی حکوومەت بە جێگری سەرۆکی حکوومەت بە وەزارەتە بەڕێزەکانەوە خۆ من بیانی بەڕاستی خوا هەڵناگرێ هەمیان هاوکارن یعنی هاوکارن پاڵپشتن وەکو وەکو بۆ چوون دڵیان بە کارەکەی خۆشە سپاسم بە هەموو لایەکەیە بەڵام ینی ئەمە تەنها بەم پاڵپشتی معنەوی نابێ یەک پاڵپشتی مادی دوو بەکردەی وەزارەتەکانی تریش بەکردەی باش بێنە پێش مەسەلەن بۆ نمونە خۆ من ناڵێم ینی کەم تەرخەمە بەڵام کاتێک ئێمە دەڵێن کاکە بەرهەمی هاوردە ئەم بەرهەمەی هاوردە قەدەغەیە نابێت لە هیچ ڕێگایەکەوە بە قاساقیش بە بەرهەمە بێت هەرێمی کوردستان ئەوە هەبووە تا ئێستا بەڵێ بووە ینی
تونکراوەتەوە مەسەن یعنی من بوون باسی گەرمیام بکەم کە لە ڕێگەی منزریەوە کە لە ئێرانەوە تەبان بەرهەم دێت ناو عێراق لەوێش و باعتیباری کەمە یەک وڵاتین دێت هەرێمی کوردستان تەمەن ینی بەڕاستی بەرهەمی هەرێمی کوردستانی نابردۆتە کاکە جوری خایردینی بە 100 دیناری دینە کاکە بەڵێ بۆیە تاریخ و مازدەرە دەکات تەبان دەی لەگەڵ ئیدارەی گەرمیام لەگەڵ کارسەڵاشوێخا قسەمان کردو تەبان سێ بازگەی تردانراوە بەڕاستی بەس بۆ زەبتکردنی ئەم سنوورە ڕۆڵی ئیجابیشی هەبوو ڕۆژی ئیجابی بووە مامۆستا کاتم زۆر کەم ماوە بەنسبەت دەرچوانی کۆلێژی کشت و کاڵەوە ئێوە چ پلانێکتان بۆ یان هەیە یان ئەگەر وەکو مژدەیەکیش پێیان بڵێ پلانێکتان هەیە لایەکیان لێ بکەنەوە کاگەر ئێمە لەسەر بنچینی ئەو ڕێکەوتنامەیە کە لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا کردومانە کە میحوەرەکەی و ناوەڕۆکەکەی بریتە لە هەماهەنگی و سوود لێکتر بینین لە ڕووی توێژینەوە لە ڕووی ئاسی زانستی زانکۆ لەگەڵ کردی کشت و کاڵی ئێمە ئەگەر زانست و تەکنۆلۆژیای نوێی ئێستا لەلای ئەوان هەبێتەبان هەچەند لە ئێمەش ئەندازەیەک هەیە ئەوە واقع و عمل و زەوی و خاک و جوتیار و کەلوپەلەکان لای ئێمە هەیە دەکرێت ئەمە تێکەڵکەین فعلەن میحوەرەکەی ئەمەیەتە باش شتێکی باشمان کردووە ئێستا لیژنەیەکی هاوبەشمان هەیە بۆ ئەم بوارە یەک دوو برادراوە ئێمە ئەنجومەنیشی ڕاوێژکاریمان هەیە وەزارەت کە براری گرنگ دەردەکات پرۆژەی گرنگ پەسەند دەکات لەمە دووە عەمیدێکی کۆلیژەکانی یا کشت و کاڵ یا ئەوانی تر دێن بەشدار دەبن لەم کۆبوونەوەیە نوێنەریش ئێمە لە لای لیژنەکانی کۆلیژەکانی ئەوان لیژنەی باڵی ئەوان بەشدار دەبێ وە کۆزاتی کشت و کاڵ بۆ ئاگاداربوون لە ڕەوشی زانکۆ و کۆریژ و پەیمانگەکانی کشت و کاڵی برادراوە کە لەمەدا ئەو چێشتانێکی هەمان لە ئەو نەخۆشانێکی ئێستا پەیدا دەبن نەخۆشی نوێ لە کشت و کاڵ لە گەڵادەدا لە برومێش کشت و کاڵیدا ئێمە ئەمانیان پێ دەدەین بۆ لەمەدا توێژینەوەکانیان و بڵین ڕیسالەکانیان بڕنامەکانی لەمە دەرس ئەمانە بێ بەڕاستی تەنانەسەرینە بێشتی عملی و پراکتیکیش بەڵێ ئەمە ئەوە دەکەین تەمان لە هەمان کاتە داوامان کردووە کە ساڵانە چەند کەسێک لە ستافی ئێمە وەربگرن لە خوێندی باڵا لە پسپۆرە جیاجیەکان بۆی کە ئێمە سوودی دەبین ئەمەش ئیتفاق کراوە تەبان لە هەمان کاتدا ئێمە بۆ دەتوانی کۆلیژە کشت و کاڵیەکان پەیمانگای کشت و کاڵی لێرە باسی دەکەم کە من نابێت چامان تەنها لە دامەزاندن بێ ئێمە هەوڵ دەدەین بەڕاستی هەوڵ دەدەین کە هەلی کارێن بۆ بدۆزینەوە و هەمووشی ئەرکی ئێمە نییە کارگە دابنرێ پێویستە ئەوان ئیسفادە لێ بکەن بەڵام ئێمە هەوڵمان داوە پرۆژێکمان پێشکەش بە حکوومەت کرد ئەنجومەنی وەزیران کە دیار دەبوو پەسەند بکرێت بنێرێ بۆ پەرلەمان چونکە بڕگەی تێدا هەیە ینی کە ئێمە پاسەزەوی بدەین بە دەرچووی کۆلیژی کشت و کاڵی بۆ کە خۆی وردەوەدە بەکردەی بێتە ناو مۆزوعەکەی بەرهەمێکە بۆ کوردستان فێریش دەبێت تەبان ڕاستەکەم مامۆستا بەڵێ ئەخی قسەی خۆت زۆر بۆڵای پێ مەڵەن کاتەوە بووە ئەمە بتامە پێویست بە پەرلەمانی پەرلەمانیش پەچی خراوە ئەمە هێچکە تەبان ئێستا لە ڕۆژان بریارمانداوە کە خانە پلاسیکیان پێویستە بەڕاستی لەمەدا لە ڕووی زانستی و سەرپەرشتی بکرێ جوتیار مەسەن دێ مەسەن فەردەیەک چیمیا دوو فەردە چیمیا دەرەوە ئەم ساڵدا دوو فەردە چیمیا پێدا کردوتەمە کاکە نابێ ئەمە ئێستا بۆ تشتی زانستی بۆتە پێوەری قیاسی دروست ئێمە بریارمانداوە کە هەر ینی دەرچووی کشت و کاڵی سەرپەرشتی چەند خانوویەک پلاستیکی بکە لەمە دووە داهاتێکی بۆ ئەوان تەبان و لەگەڵ وەزارەتی شارەوانی دیفاقمان کردووە بۆ نەمامگەکان کە هەوڵ بدرێ ئەو دەرچوانی کۆلیژی کشت و کاڵ بە تایبەتی باغداری بۆ نەمامگەکان سوودیان لێ بڵێ من مەبەستم بوو لەسەر سەرچاوەکانی ئەو قسەت لەگەڵ بکەم لەسەر زۆر تەوەری تر بەڵام ئینشاءڵڵا لە دەرفەتێکی ترە پێکەوە بەرنامەیەکی ترەکەین مامۆستا عەبدولستار مەجید وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە و بە بینەرانت بەخشیمان هەربژین کاتێککە بێ ئینشاءڵڵا بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزیادگار فایق و ئەم ستافە جوانە قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان هەمیشە ئاوادان بێت